سروک امریکا جو بایدن به سروک جواتا یدکا فدرالی جرومی پاول را لکوشکا سپی کم بود دمکی دا که زیدبون انفلاسیون باندور دده سر امریکیان و اریکرنا گشتیا سروک بایدن سوزدا که او دسته وردان نکد خباتا جواتا یدکا فدرالی داشت بو کم کرنا انفلاسیون بایدن گوت از دسته وردان خباتا وان یا گرینگ نکم جوینا سیشم یکم جدما کو پاول جهلا بایدن و جبو سروکتیا بانکا ناوندی ده مجدار دا هات دست نشان کرن و 2 هفتهان پشتی پجراندنا وی جبو جارا دویمین جهلا سیناتوی و پاول و برپرسن دنین فده ده و درباره دا دست نشان کرن که او ده چار سرکرنا انفلاسیون دا با آوائی که رجد و هوربین کار دکن قانون داره کوماری رخنیان ل بایدن دکن و دبیجن وی پاکت آلیکاریان یا ویروس کرونا یا به نرخ 1.9 تریلیون دلار سالا بوری داخست ناو آبوریه و بو سدما انفلاسیونه. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زەڵێنسکی سوپاسی یەکێتی ئەوروپای کرد کە نەوتی رووسیایی بە شێوێکی بەرچاو قەدەخە کردووە. زەڵێنسکی لە وتارێکی ڤیدیۆییدا ڕۆژی سێشەمە گوتی بڕیاری یەکێتی ئەوروپا بۆ کەمکردنەوەی بەشێکی زۆری هاوردەی نەوتی رووسیا بەو مانایەیە کە رووسیا چی دیکە ناتوانێت دەیان ملیار یۆرۆ بۆ دابینکردنی تێرۆر خەرج بکە. ئەو گوتیشی ئەم کارە لە ڕووی استراتیژیەوە حکوومەتی رووسیا دەخاتە پەراوێزەوە و ئاماژەی بەوەشکرد ئۆکرانیا فشار دەخاتە سەر وڵاتان بۆ سەپاندنی سزای زیاتر بۆ سەر رووسیا و گوتی نابێ هیچ پەیوەندێکی ئابووری بەرچاو لە نێوان جیهانی ئازاد و دەوڵەتی تێرۆریستیدا بمێنێتەوە. سەرۆکی ئۆکرانیا هێرشی ئاسمانغی ڕۆژی سێشەمەی رووسیای بۆ سەر شاری سڤیرۆدۆنتس کە بووە هۆی دروستکردنی دووکەڵی ژەهراوی بە شێتێکی تەواو وەسف کرد و سەرکۆنەی و کارەی کرد. سرکردن یکیتیا اوروپی ده کمبونا بروکسل دا مجارین انرژی بروانی خوارن و اولکاری گوتو بیش کرن وان هر وها بحثا شر روسیا لدجی یوکرانیایی کر. ڕێبەرین ئەوروپا ڕۆژە سێشەمبیە 31 مەها گوڵانی گەهشتنە ڕێکەفتنێک نو لەسەر گێمگرنا هەناردنا نەفتا ڕۆسیای وەکە سزاین ئابووری ji her şeş rêkeftinên di mijarê de ne bi mebesta tengavkirina Moskô û nehêlana firotina nefta wê ku diravê wê harîkariya şerê wê li Ukrayna dikir. Ev gemaroye ku wê li çend rojên dahatî da bi şêweyekî yasayî bêne sepandin wê karîgerî li ser barên nefta Rosyayê ji hêla deryayî ve hebitin. û piştî dîmahiya sala 2022 ku Polanda û Almanya êdî neftê jê nekirin. Dîplomat û karbidestên her du welatan dibêjin niha ev e siyaseta hikûmetê ye. Serokwezîrê Latviyayê Kristians Karen û Serokwezîra Estonya Kaja Kallas geşbîniya xwe derbirin. Beramber wan pêşkeftinên bi destxwe înane di civînê de. Dema gehiştin ji bo mîdyayê jî axiftin. Ez bêjim nûçeya girîng ew ku yekêtiya Ewropa hêj di armanca xwe de yê girtiye. Arman jî rawestandina şerê hûvanayê Rosyayê li dijî Ukraynayê. Me du rêk hene ku vê çendê bikîn ya yekê piştgiriya Ukrayna dwarê leşkerî û aborî da bikîn ya divê bi tenê hiştina Putinê pirêka sepandina cizayan. Du em li ser gera şeşemîn ya cizayan axiftin ku sebaret neftê bû ku dê du sêka hinartina nefta Rosyayê bû yeketiya Ewropa rawestîne. Ev jî tê wê wateyê ku du sêka diravê me bû Rosya êdînayê hinartin. Ev jî xeberek xweş e. Ger ceza girantir bin şer wê zûtir dawî bibe. Kallas got niha pirsa çareserkirina hinartina nefta Rosyayê wê dijwartir be ji ber ku palpiştiya Ewropayê bi gaza Rosyayê be pirsek gelek giring e. Piştî danûstandanên dîrûdirêjên dihîl dawî em geştina rêkeftinekî û ez gelek kêfxweş bûm. Dema em çûyne jûrvera wiş ne gelek baş diyar bû lê dema me dest bi axiftina kirîn her kes harîkar bû û ev ê ez kêfxweş kirim. Lê belê divê em pakêta hefteyê jî bihez bikin ku sepandina cizayan e. Ji ber ku tişt li Ukraynayê baştir nebûyne û heta şer berdewam be aştî nabe. Ukrayna di şerî da serneketiya me jî ya pêdivî nekiriye. Helbet me Ukrayna handa bû aştiyê ku nîşanên dawîînana şerî ye. Me gotûbêjin tund li ser vê babetê kirin û pêdiviya Ukraynî bêjin ka ew bi çi cûre aştiyê rabijîn. Her wisa pêwîst e em her cûre piştgiriyeka leşkerî bideyne wan.
و او بشن برافانی جی خوب بگن جبر کو آشتی نکاره به آرمانجا داوی. گر آشتی جی هبه درنده کارن لدوری هاتی نگرتن و بردوام بند. جبر ویگی اگرم بخوازین ایش و آزارن مروفان بداوی بینین دویتم هیرشگران باش ولیدن برفسنورین وان. کارلس گود لداوی دوید بیتا گمارو کرن لی دانستاندن روژا سیشنبیه و لسر مجارن انرژی پاراستن و اولهیا خارنه بن. مدهی بکردی بحثاوه اگه گر لی بابت گازش نفت دجوارتره. جبر کو حتی نها وانتن زارگهاند یا روسیاه لنها باندور الوی سر اوروپای جی هیا و جعالی سیاسی جی بریاردان وام زحمته. جبر وی اگم ایرو بحثا گازینا کین ام ده بحثا انرژیت پاقش کین ام ده بحثا پرسا برافانی و اولهیا خوارنه جی بکین جبر کو گلگا گرنگا با اوکراینا او چند قدر ده جسادی جی کو مایا و بوماوه کی دمکی بمینت وسا دا کو ولاتن دوردست ینوکو هنگاریا، سلوواکیا و کومارا چک بریکا بوریا دروژبا لروسیا بوان بچد. وزەی ئەو وڵاتە دەڕۆمەلای هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڵێن ئەو کاتت باش بەڵێن کاریگەری بڕیارەکەی یەکێتی ئۆروپا لەسەر رووسیا چەند دەبێت و کاردانەوەی ڕووسەکان چییە؟ لەبیرمان نەچێ ئەمە یەکێک بوو لەو داوا سەرەکیانەی کە گەورە کاربەدەستانی ئۆکراینە دەیان کرد لە یەکێتی ئەوروپا تاوەکو بە تەواوەتی دەستبەرداری هەموو وزەی رووسیا بن. کاریگەریەکەی ئەجگار گەورە دەبێت لەبەرەوەی داهاتی سەرەکی رووسیا لەسەر فرۆشتنی نەوت و سوتەمەنیە. ئێستا کە یەکێتی ئەوروپا بڕیارەدا لە سەدا نەوەتی ئەو کڕینەی کە لە رووسیای دەکا بۆ سوتەمەنی هەتا کۆتایی ئەم ساڵ بیگەێنێتە لە سەدا نەوەت ئیتر پشت بۆ سوتەمەنیە نەبەستێ بێگومانە مزیانی سەدان ملیارد دۆلارە لە داهاتی رووسیا. کاردانەوەکان لە رووسیادا هەتا ئێستا کرملن چەند تێبینیەکی بچوشی لەسەرداوە پێش دەچێت ئەو تێبینیانە زیاتر لەوە سەرچاوایان گرت بێ کە هەست بە قورسی ئەم جۆرە سزایە بکەن. یەکەمیان دەڵێ کاریگەری ئەم سزایانە تەنها لەسەر رووسیا نابێ بەڵکو لەسەر هەموو جیهان دەبێ بێلەوە ئاماژەشی بەوە کردووە ڕێوشێنی تایبەتی گیراونەتە بەر بۆ سوکردنی کاریگەریەکانی ئەم سزانویانەی یەکێتی ئەوروپا. ئەی باشە بڵێن کاردانەوەی واشنگتۆن چ بووە لەمەڕ ئەم بڕیارە یەکێتی ئۆروپا؟ بێگومان واشنگتن خۆشحاڵی خۆی دەربڕیوە سەبارەت بەم بڕیارە هەرچەندە کە واشنگتن یاخۆ با بڵین ئەمریکا پشتێکی ئەوتۆی نەبەستووە بە سوتەبەنی رووسیا. نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ئەم بڕیارەی وەها ناو دێرکرد کە نیشانە و ئاماژەیەکە بۆ ئەو تۆکمەیەی لە نێوان هاوپەیمانانی جیهانیدا هەیە بۆ بەرەنگاربوونەوەی شەڕانگێزیەکانی رووسیا جەختی لەوەش کردەوە کە ئەم جۆرە سزایانە دەبنە مایی ئەوەی داهات لە هەموو میکانیزمێکی شەڕانگێزیەکانی رووسیا ببڕێت. زۆر سپاس بەڵێن بۆ کاتەکەت و بەڵێن ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی دەنگی ئەمریکا. سپاس. بله بینرن هیجان هاجی ام دچن سوریه لگور اجانسا نوچیانا هواره انجمن لشکریه باجار منبجه ایرو راگهاند کو ترکیه و هزن آلیگرین و گندن عون دادات و محسن لی لباکور منبجه کرن آرمانج هواره هر وها راگهاند کو ارتشا ترکیه کمپانیا فرانسیا چمنتو لوارج ل نافچه چلبی لباشور روجلات کوبانیه به چکن گران تو باران کرن ji bo agahiyên bêhtir divê derbarê de niha peyamnêrê me Zana Omer ji Qamişloyê bi me re ye. Dem baş zana nûçeyên dawî li dor van êrîşan çin elcin te? Berê dem baş ji xwe wek te anî ziman jî îro navçeya Kubanê li jir de gotin Çelebiyê li derdora faktora a Çemento ew dever jir tê gotin Çelebiyê li rastî çar topên hawên hatin. او دور بنگهک کوالسیونی بو بریا 2019 به بریا و کشادرای هزین امریکی نها پشتی ویجی لگوند باکوری من بجه عون الدادات و محنسلیه جری لراستی ایریشه که ارتشا ترکیه وهات ج 27 مه هي مها شو حتى
وەک ئیرۆژ سی و یەک جار گوندên تۆخال و هۆشێریê و یاسی و شێخ ناسر گۆ dikevin باکووری min bicê li rastî êrîşên bi haw nave hatine ev hemû gund li aliyê bakurî min bicê dikevin. îro danê sibehê berbangê jî xaleke sağlığimiyê li Tir Rifetê li navçeya Bakurî Helebê li rastî êrîşeke dirûnî teqîner hat. ew saetên wê êrîşê de kesek li wê xalêtin nebû lê ew navenda saxlemiyê hatiye rûxandin. Li gorî agahiyên ji dema ragihandina Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan û her du nav bi anî ziman wek min bicê û Tir Rifetê hetanaha ti devgereke zêdetir ji rojên normal hetan wek vê gavê çê nebûne. lê ev ser dirêjahiya demekê ye her danê sibehê û bişev ev gundên goma anî ziman reyanaha li rastî tobaranê tê. شخواز زانت vê derê de pirs ew gelo ev ji ber ku em dizanin Tirkiye van deman behsa êrîşeke berfirehtir dike behsa operasyoneke leşkerî li wan herêman dike yanî ev di çarçoweya ev êrîşên ku îro bûne û va çend rojî borî bûn gelo nîşana wê operasyonene na lê na eger operasyon dest pê bike wê awayekî bejayî be wê hêz bin li ser erdê bin. destpêkirina êrîşeke bejahî êrîşin bi top û bihawin û tên kirin beriya got hin armancin got tê de nîşankirin heta bi balafir têne armanjkirin paşê êrîşa bejahî tê kirin. Heta niha tevgera topbarandinê û rewşa wê ya di asta normal de ye got em dikarin bêjin ji ji destpêka vê salê heta niha hîn ew di asta xwe anormal de ye ti nîşaneyên êrîşin berfireh û bêjahî yan asta û tundiya tobarandinê zêde ye. Belê peyamnêrê me ji Qamişlo zana Umer gelek spas ji bo van agahiyên te. Belê befraw diyare yanî Tirkiye ji xwe berê çend rojeke behsa vê operasyonê dike tiştê yanî xemgîn divê ew de ew ku xelkê sivîl wê şaşmane wê li wan herêman berê xwe bi ku da biçin. Demê berê em dizanin dema ku Daeş êrîş dikir dema ku şer di navbera wan û rejîmê de şîrû xelkê berê xwe dida Tirkiye. Anha dema Tirkiye êrîşî wan navçeyan bike wê xelk berê xwe بێگومان ساڵا زۆر شرۆفەکار پێیان وایە کە ڕەنگە ئەمە هەڵکردنی گڵۆپی سەوزی با بڵێن وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا بێت بۆ سەرۆکی تورکیا هەر حال بهێوینە ئەو ئۆپەراسیۆن باوەکی بەرفرەتر دەست پێ نەکە بمینە وەک بێ سینۆردارکردی هەر حال بینەر هێژا ئەگەر ئاگاهیان داوی گەهشتن دەستێ مامێ هەر بوەگهێنن بریا مالپەر و پلاتفۆرمێنمەین دن بەرنامە بەردەوامە لێبەری وێ ئەم دچنە ناوبرێکی برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرارنکی بمرنه فرێدریک ماڵم ئەندامی پەرلەمانی سوئێد لە پارتی لیبرال و دۆستی کورد سەبارەت بە ئەندامەتی سوئێد لە ناتۆ و ناڕزایەتی تورکیا لە دژی ئەندامبوونی وڵاتەکەی لە ناتۆدا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ وەڵامی کۆمەڵە پرسیار سەبارەت بەو بابەتە دەداتەوە. پێکەوە بینەریە و گفتوگۆیە دەبین. برێز فرێدریک ماڵم ئەندامی پەرلەمانی سوێدی و سەرۆکی کۆمەڵایە دۆستانیە کوردستانی دە پەرلەماندا ئەمگەڵکی سوپاسیەتەت کنج بۆ دەمیوە ئەم ژ هەروەستی پارتیاوە پارتیا لیبرال ژ ئەندامەتیا سوێدی ڕەدەست پێ بکەن هوندکارن لەسەرڤێنا چژمەڕە بێژن ئەم دە پارتیا لیبرالدا gelek بەهێز پشتەوانیا ئەندامەتیا سوێدê di ناتۆدا dikein. ئەم niha şerê dirindانeyê Rûsya li dijî Ukrayna dibînin. Rejima Rûsî tenahî û asayişa herêma me têk dide. Tevaya herêma Deryaya Baltîk û Bakurê Ewropa ji bo ewlehiya me gelek giring e em bibîn endam di NATOda. بەری داخوازکردنە ئەندامەتیا ناتۆ و دەب ji بێلایەنیا خۆیان 200 ساڵان بەردا و بە شێوەیەکی وە پشتەوانی ئۆکرانیا کرد. جوداهی di navbera partiyên siyasî de heye. Di Partiya Liberal de me biryar girt li sala 1997 bikevîn NATO.
لی ام نپرانی بون لوان دماهیا پارتیا سوسیال دموکرات یا دسالات بریار دا او جی دخوازه سوید به انداما ناتو لی گلک سالن ام لنزیک هفکاری دیگل ناتو دکین ام بشک بون ج ارک ناتو لافغانستانه آنکو امو فینلاند یک پنگاو نزیک بون جبو بکبن ناتو و تورکیا اکثر هاته پیش و گوت نخیر ج اندامتیا هر دو ولاتان را و اندکارن چش مره بیجن لسر هلوستی تورکیا از باور دکم ترکیه دخوازه هندک قازانجا دست بخه ترکیه دخواز جمع هنه لی از پیشبینی دکم او دخوازه جاندامندی ناتو بکه وکو امریکا دبه او دخوازه فروکن شرعی جوان بکه یون هفسنگیا دناتو ده که ترکیه هنک جوی نرحته لی که بیستنو اندام رازی بن ام ببین اندام از باور دکم اردوگان ده قایل به لی از باور دکم او دست کفتان دخوازه او هل بجارتن ترکیه سالابه ده ورن کرن او حز دکه خواه بهز دیار بکه لی براستی اوه جبو سویده را پرزگیری که ام پشتوانیا مافی مروان دکن مافی کردان دکن ما گلک پنابرین کرد لسویده هنه گلک ولاتین کرد هنه او ام دخوازن کردان جی دنگی خواه هبه اوه گلک سالن ده ترکیه دا او تینه تپسر کرن او ظلم لوان تیه کرن ام ده خماهنده دانه ترکیه جارکادی بکوید با کوری سوریا او ور داگیر بکد بونمونه هر ما روژاوا داگیر بکد جمرا روش گلک آلوزه و لستکا ناوا گهایا هنک دزگهین میدیای که ترکیا دخوازه هنوانا بدنا دست سیاست مدارن کرد نافواندنا افراستا او لدجی دستور مایه ام قد نکارن ولاتیه که سویدی بدن ولاته که دی یان جولات خواه درخن از گلک مطمئی ما ترکیه تلا خواه دری جیوی هولاتیه ما بکه یان نیدی و به جوان تسلیمی ما بکن ترکیه همان پرنسیپی رول قانون نینن این که مهنه ام نکارن جه انکری را بیجین باشه کاوه چه دوید ام دی بدن و ام ویناکن ام روزنامه‌وانه که آزاد جولات خود در ناخن ما مافی آزادیا جوینان هیا ام نکارن جو کردان را بیجن خو پیشان دانان نکن ام نکارن ریل خلکی بگیرین اوفیسا دولات مده وکن باشا بریزمالم چارەسەری چییە؟ تو باوەڕدەکی دانوستاندنên دیپلۆماتیک دەوێ پرسامەزن چارەسەر بکن؟ از براستی و هیوی دخوازم او از باوردکم ده برجمندیا ترکیه ده اگر سوید و فنلاند ببن اندام ده ناتو ده او ده ناتو بهز بکه از باورناکم ترکیه هزرا خراب جه اندامتیا ما ده ناتو ده هبه لی او لدست کفتان دگره او دخوازه سوید بیخه بازاره دیگل ولات دن ین وکی امریکا ام نزانده چوا بداوی وره پارتیا ما جینها اپوزیسیونه او ام گلک جه دانوستاندن حکومت او ترکیه نزانین باشە تورکیا نها پلانەکە و لە گۆڕا داخوایانی سەرۆک ئەردوگان بخوا بکەوە باکووری ڕۆژهەڵاتە سووریا و کەمپێکی پەنابەران لە وەردا بمەزرینە هوندکارن چ بکەن هەتا ئەو وەرە ڕاوەستاندن و نەبە بەشێک ji kêşeya niha ya binêvera Tirkiye û NATO? Ez bawer nakim Swêd dê bikaribe wê rawestîne. O me bixwe danûstandinên pir aloz bi Tirkiye re hene. Em dikarin alîkariyên mirovanî pêşkêş bikin. Em dikarin giraniyê danîn ser êketiya Ewropî heta kiryarekê bike û her wisa di neteweyên yêgirtî de. Lê li heman dem me rewşek trajîdî li Efrînê dît û belgeyên tawanên şerî dîtin. Piştî komelên Erebî bi piştevaniya Tirkiye ketin wê derê û eger ew bikevin Qamişlo û Serîkaniye û Kobanê dê wêrankarî û karesat durust be. Birêzmalim evca pirsiyara min a dawî wê ev vebe ku têgeştinek heye hikûmeta Swêdê dê wê bazarê bi Tirkiye re bike. An ku çavê xwe ji karekê Tirkiye bigire di herêmên Kurdan de li Sûriya li hember erêkirina endametiya Swêdê di NATO de. Yan renga Swîd helwestek nerim nîşan bide. Hûn ji bo vê çi dibêjin? Ez bi rastî hêvî dikem ew nebe. Ez hêvî dikem hikûmeta me qurbaniyeke wesa nede heta Tirkiye razî bike. Lê em tiştekî nizanin çûnkê danûstandin hene û zanyarî nagehin me
وەک ئەندامên پەرلەمانê ji danûstandinên jorên girtî de. Lê 29 endam bixwazin Swêd bibe endam, ez bawer dikim ev pirs ji Swêd û Tirkiye mezintir e. Piranî wê peywendî heye bêtekelên Tirkiye bi Amerîka re û bi welatên dî yên NATO de. Lewon ez bawer dikim ev pirs dê were çareserkirin. برز فريدريك مالم اندامي برلماني سويديج بارتيا ليبرال وسروك كوبالا دوستانيا كردستان دي برلماني سويدي دا ام قال كي سپاسيتات كن جبو زانياريين زيتر درباري اخفتنا برپرسين سويدي لدور اندامتيا ولاتي لناتو دا وردكرنا تركيا نها افكاري ما داخل شموج ستوكهولم بمرايا دم باش داخل او ارگومنتا کو رزدار مالم درخستیه پیش کو اگر 29 اندام ناتوی اره بکن و تمید ترکیه رنگ بکوه بن فشاری اف چقاس ام بیجن راستیار سر عرده لناف سویدیان به تواهی وردگرینه افتي قاشتنا قشتيا صالح يعني نبتني اندام البرلمان خلكي ديشي ان كرد ونكرد جيل السويدي همانتي قاشتن هاد زانن افدي بيجن اف برسك سياسيه وبي شارع سركرن وبرسك وكل بوتنا داويه برز مالم قوتي اف مصطرج السويدي وجي تركيا يعني تفاعل ناتو بجداره بيستونا اندام رازينا امريكا د ميدان دايا يعني كواتا و شارع سريها افتي قاشتنا قشتيا باشه داخل يعني اگر ام بدن برچاوان کو وکو برز مالم گوتیجی يعني او د اپوزيسيون دا وها هسلك ديار نابن يعني حكومت بيتر هلوستك تشاوا دفي درباره دا درد خپش تن بيدنگيه يان هنا كنامين لفرو لور تن شاندن بيدنگيه و كشتشتكي نزانه لانها بري چند دقيقه يعني بري 10 دقيقه ام جوتويشه كي دركتن ب خانمك اندام برلمانيه كرد خانم امينه كباوا كو او جبخوا بسر بخويا اللي بري دي بارتيا تشاب دابو و خانمي ريكاتنا قال بارتيا سوشيال ديمقراط كريا البرامبر كون دنگي خو بدوانا جبو حكومت دوانا بس بپسند كرين و لسر سوشيال ديمقراط فرض كريا كو بشتوانيا روش آوا بکن پشتوانیا کردا بکن لروش آوا اگر نکن او دنگی نادوانی جانها امپیرا دا آخفتیم وی او بحث دیگر کاچاوا هی او هیز دستوی دا او دنگی بدا دنگی نادا وکو بیجن پلانین یان یاساین کو سوشال ديمقراط هيا دي برلمان دا اگر وی نابکن وی هی وی هيا کو پشتوانیا کردا السويدي بردوام بو او جي قد باورناكا كو داخوازن تركا دكن كو سويديا وكان بتايبتيجي او بخوا يك جوان كسا كو حكومتها تركيا بالناف وباليوزي تركيا ودركان ميديا تركيا بالناف هاتيا كو دفي تركياوي خانم التسليم تركيا دكن جويرا تشتكي عجيبيه تشاوا تركياوي داخوازي بكم اندامك نها ولاتيا تركيا بويا لي وبرلمانتارك سويديا لدولتك اوروبي وازادي خواس وين ابدا تركيا بلي فرمي بله داخل شموتج استوکهلم سوئدی مروی گلکس پاس بودم. کارمەندانی پزیشکی لە ئەنکەرە بۆ ناڕەزایەتی دەربڕین سەبارەت بە دۆخی ئابووری و ژیانیان گرتبوونەوە چالاکوانان دەڵێن دەیانەوێ موچەکانیان لەگەڵ کارەکانیاندا بگونجێ. زانیاری زۆرتر لەم بارەیەوە لە راپۆرتێکی پایەمنێری دەنگی ئەمریکا ئەیوب دەمیر دەبینین. ترکیه قیرانا آبوری لسر همو سکتوران خود دیار دکه لبر و روشا آبوری رخصتنین تندرستی لانکره میتینگک درست کرن و هشیاری دام دستلاتیه. پشتی کو پاندمی دست بکر هری زیده خباتکارین سالمی کتن ناف دنگاسیان. مهکه زیده تره کو خباتکارین تندرستی دخوازن کو دنگی خواه بگینن حکومتی. آرمان جاوا اوه کو شرط و مرجن خباتکارین تندرستی وره راست کرن تندیا کو لسر کارمند تندرستی هیه وره چاره سر کرن چالاکیت درست کرن. لگلک باجارین ترکیه و هرما کردان بشتاروان دوی میتینگی دا هاتن باهودن و بدنگی کی بلند سیاستا دستلاتی یا دواره سالمی دا رخنه کرن. لوی داره به یک دنگی گوتن ام کدا کوددن برانبر وی داخوازا مافی خودکن. آنا به هزاران کارمند ساغلمی لوی درینه.
ام جی وک اودایا درمانسازان جبو دستخستنا مافین خوا هاتنه و میتینگی بیا من گرناسن پاندمی خباتکارن ساغلمیه نه او دم جعالی دسلاتی و پسنا کارمندین تندرستی دهات کرن لی ایرو ام دبینن کو او همو هاتنه جبیر کرن ام جی حتا کمافین خوا بدست بخن ام چالاکی خوا بدومینن کارمند تندرستی جمردین، آمد، رها، دیلوک، استانبول، İzmir، مرسین و گلک باجارندن ین ترکیه و هرما کردان هاتن انقره. داخوازن همو کارمندان او بکو نهقی کل لسر وان تی چکرن وره راکرن. اش مردین اتر، دکتورم، کارکاری تندرستیه من. وی دوری اندنرینه مافه کارکاری تندرستیه بن لنگادا ده پرچقه. جبون راوینا، جبو مافه خو ام هاتنه و که گوتی دنگ خال انقره درخین جور. هکه دنگ ما بهیستن باشه، نه بهیستن اف ایران ما دوام بکن، میتینگ ما دوام بکن. گلک سازین تندرستی د وی جوینی دا هاتن باهودن. دیسا پارتین سیاسی وک HDP MHP و کنفدراسیونا سندیکاین کتکارین بگشتی کسک پشکریدان کارمندین سالمیه. سروکی کسکی محمد بozgeyik هستی خواه وها راگاند. Bugün de bir kez daha sağlık ریخستن تندرستی به اندام و ریوبرین خوا ایرو لوی قادینه. داخوازن وان اون کمافن خوین خوازایی بدست بخن و دنگی خوا بگیجینن رایا گشتی. داخوازن وان ین اساسی اون کمافن ساغلمی بگشتی نین بن پیکرن و نخوشخانه ین باجاران جبو برجواندین گل ورن بکار آنین. امجی وکو کسب پشتگیری ددن وی چالاکیه و جبر ویجی لوی درینه. en önemlisi de رایدارین رخستنین تندرستی آماجه دکن کو حتی مافی وان وره داین حتی کو موچین وان وره راستکرن او چالاکین خواه بدومینن. اف چالاکیا کارمندین سالمیه بو گووندو ستراناجی هاته داوی کرن. ایوب دمیر دنگ امریکا انکره. آلوزی دناورا ترکیه و یونانستان ده زیده دبن و وزیر دروی ترکیه روجا سهشمی هشیاری دا که انقره دکاره سروریا گراوین یونانستان آستنگ بکه. اف گفتین ده دمکی دا که هر دو آلی هبونا خویا لشکری لدریای ایجا زیده دکن گرجین لسر دریای ایجا هر دچه زیده دبن و ترکیه و یونانستان بالافرین شرین هفدو ببن پیکرنا مجال عزمانی تاونبار دکن دەستپێکە دەمەکێ بەرێ سەرۆکی ترکیە رەجەب طەیب ئەردۆغان گوت کۆ وی ئێدی سەرۆک وەزیرە یونانستانی کریاکۆس میتسۆتاکیس ji serê xwe avêtiye piştî ku Mitsotakis bang lê Kongresa Amerîkî kir ku firotena çekan ji bo Tirkiye asteng bike. Ji bo agahiyên bêhtir di vê derbarê de navhevkara me Uzlem Yasak ji navenda nûçeyên dengê Amerîka bi me re ye. Dem baş Uzlem diyara girjiyên Tirkiye û Yunanistanê hîn li darin. Nûçeyên dawî li cem te çi ne di vê derbarê? Dem baş Salih berê wekî ku tê jî destnîşan kir daxuyaniyên Tirkiye di derbarê girjeyan di navbera Yunanistan û Türkiye li ser giravan her ku diçe kurtir dibe Wezîrê Derveyê yê Tirkiye Çavuşoğlu do got ku henekên Tirkiye tuneye û heke Yunanistan hêzên leşkerî ji va 12 gravên di nava deryaya Ege'de ve nekşîne û bêçek neke evê Türkiye serweriya Yunanistanê li ser van gravan bi rengekî ciddî nîqaş bike. Ka pişta daxuyaniya Çavuşoğlu çibu, piştî daxuyaniya Çavuşoğlu hükümeta Yunanî demû dest bertek nîşanê daxuyaniyên Tirkiye'da û got ku ev Türkiye bi qestî va aloziya derdixîne û mafê serweriya Yunanistanê li ser van grava bi peymanên 1923 ya Lozanê û 1947 ya Parîsê bi dij bi huquqa navneteveyî hatiye parastin Türkiye ve aloziyan bi qestî derdixîne û dixwaze ku serweriya xwe ya jî demdirêjiya enerjiya lêgerîna li Ege'yê dirêj bike. Başa Özlem ev girjî û ev yani em bijin tiştê ku dibin li Amerîka çawatên xwendin pispor çawa berpirs çawa dibînin vê yekê di demekê de ku şerê Rûsya li dijî Ukraynayê dibe yani Amerîka pêwîstî bi nakokiyeke din di navbera du endamên NATOyê de nîne behsa vê li Amerîka çawa dibe.
بله صالح وکی تیجی گود اف گرجیا دنابرا یونانستان و ترکیه demek ki krizik cihani لسرانسر جهانی به تایبەت جبر شری اوکراین و روسیا دمنشه دردیکه و پیش پسپور دبیجیم کو کابری کو پسپورا از دخوازم بیجیم کو روشا امریکا دوی مجارده برنگه کی زلال امریکا هر دایم بحثا چاره سریا دیپلماتیک دکه و دبیجه کو دبی هر دو آلی جی آلوزیان دور بسکنن و جی گوتارین ناکوک دور بسکنن کو حرمی و آشتیا آرامی و حرمی آشتی نکوه پنگاسیه یا جی خطریه هری داوی جاک سالون شورمند evlihi سروک امریکا جو بایدن روژا چهارشنبه به شورمند اردوغان را پیوی سروی مجاره. Özlem yasak jenavanda nûçeyên Amerika gelek spas. Spas. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. نتپرایز گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان کە دانوستانەکان بۆ زیندوکردنەوەی ڕێکەوتنە ناوکیەکەی نێوان ئێران و وڵاتە زلهێزەکان گەیشتوەتە بنبەست. گرژی و ئالۆزیەکان تا دێتپەرە دەستێن و هاوکاتیش ئێران بە خێرایی گەشە بە بەرنامە ناوکیەکەی خۆی دەدا. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی لە نوێترین راپۆرتی خۆی سەبارەت بە بەرنامە ناوکیەکەی ئێران سەرەتای ئەم هەفتەیە ڕایگەیان ڕێژەی یۆرانیۆمی پیتێنراوی ئێران بەرزبووەتەوە بۆ 18 هێندەی ئەو ئاستەی کە لە ڕێکەوتنی ناوکی ساڵی 2015 ڕێگەی پێدرابوو. پرایز گوتی ئێمە سوورین لەسەر ئەوەی کە دەبێت نیگەرانیەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بە خێرایی چارەسەریان بۆ بکرێ. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێرانیش راپۆرتەکەی ئەو ئاژانسە نێودەوڵەتیەی بە کارێکی بەپەلە وەسف کردووە و دەڵێ راپۆرتەکە ڕنگدانەوەی ڕاستیەکان نییە سەبارەت بە دانوستانەکانی نێوان ئێران و ئاژانسە. ئەو دەشڵێ راپۆرتەکە دادپەروەری و هاوسەنگی تێدا نییە و نیگەرانە لەوەی گوشارەکانی ئیسرائیل و هەندێک چالاکوان کاریگەریان خست بێتە سەرە و راپۆرتە. پێیدارێ وەزارەتە دەربەیە ئێرانی دێ کۆنفرانسێکە چاپەمەنیەدا لە تەهرانە پایتەخت گوت راپۆرتە ئاجانسا نەتەوەین ئەنەرژیە ئاتۆمی کو دەبێژە مادەیە ناوۆکیین نەڕاگەهاندی لە سێ جیهان هاتنە دیتن نە راپۆرتەکە دادمەندە. ئێران سێشەممەکوتی راپۆرتی ئاژانسی چاودێری ناوچی نەتەوەی گرتوەکان ڕەوانیە کە سەبارەت بە سێ مادەی ناوچی ڕانەگەیەندرا و لە سێ دامەزراودایە. گوتەبێژەکەی بە ئاماژەکردن بە راپۆرتی ڕۆژی دووشەممە گوتی بەداخەوە ئەو راپۆرتە دۆخی ڕاستەقینەی ئێستای و توێژەکانی نێوان ئێران و ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی نیشان نادات. ئەو نوێترین راپۆرتە لە دەمێکدادیە کە توێژ بۆ دەستپێکردنەوەی ڕێکەوتنی گرنگی ناوچی ساڵی 2015 لە نێوان ئێران و زیلهێزەکانی جیهان دوای مانگی سێکەوە دواخران ئێستا هەروە لە بنبەستدان. لە راپۆرتەکەدا ئاژانسی وزەی ئەتۆمی کوتی پرسیاری هەبووکەڕوون نەکرابوونەوە و سەبارەت بە سێ مادەی ناوچی ڕانەگەیەندراوی پێشوو کە لە سێ دامەزراوی ماڕوین و وەرامین و بەهاراندا دۆزرانەوە. راپۆرتەکە کوتیشی هەوڵێکی زۆریدا کە کاربەدەستانی ئێرانبوونی ئەم مادە ناوچیە بۆ ئاژانسی بکەنەوە کە پێشتر وەڵامەکانیان لەلایەن ئێرانەوە نەدرابوونەوە. بەڵام لەلایەکی دیکەوە ئێران پێ وایە ئیسرائیل دەستی لە راپۆرتەکەدا هەیە. راپۆرتێکی ڕەوا و هاوسەنگ نییە، ترسی ئەوە هەیە کە گوشاری سیاسی لەلایەن ڕژێمی زایۆنیستی و لایەنەکانی دیکەوە بۆتە هۆی ئەوەی ڕێبازی ئاسایی راپۆرتەکانی ئاژانسەکە لە تەکنیکیەوە بگۆڕدرێت بۆ سیاسی. چاڕوانین ئەم بوارە ڕاست بکرێتەوە. پێشتریش نوێنەری ئێران بۆ ئاژانسی نێونەتەوەی وزەی ناوچی محەممەد ڕەزا غایبی گوتی راپۆرتەکە سەبارەت بەو هاوکاریە بەرفرەوانە نادوێت کە لە نێوان ئێران و ئاژانسەکە لە گۆڕەدایە. راپۆرتێکی بڵاوکراوەی جیا ڕۆژی دووشەممە ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی مەزەندەی کرد کە پیتاندنی یۆرانیۆمی ئێران 18 هێندە زیاتر پەرەی سندووە لە بەراورد لەگەڵ ئەوەی کە پێشتر لە ڕێکەوتی ناوچی 2015دا لەسەری ڕێکەوتن کە لە نێوان ئێران و زلهێزانی جیهاندا مۆرکرا. راپۆرتەکە مەزەندە دەکات کە تا 15 مانگی 5 ساڵی 2022 زاینی سەرجەم یۆرانیۆمی پیتاندراوی ئێران گەیشتۆتە 3809 کیلۆگرام. ڕادەی سنووردا لە ڕێکەوتنی ناوچی 2015 تا 300 کیلۆ لە پێکاتێکی تایبەتیە کە بەرابەری دەوری 203 کیلۆگرام یۆرانیۆمە.
ڕێکەوتنی ناوچی 2015 گەمارۆکانی لەسەر ئێران سوو کرد کە لە بەرامبەردا بربەستی دەخستە سەر چالاکیەکانی ناوچی بۆ ئەوەی کە پێش ئێران بگرێت کە بۆمبێکی ئەتۆمی ساز نەکات کە ئێران هەمیشە عاشای لێ دەکات. یەکێک لە داواکانی تاران زەختی لەسەر دەکاتەوەیە سوپای پاسداران لەو لیستە دەربەهاویژرێت کە ئەمریکا بە تیرۆریستیان دەزانێت، بەڵام واشنگتۆن ئەمەی پەسەند نەکردووە. بۆ زانیاری ورتر لەسەر ئەم راپۆرتە لەگەڵ ئەحمەد ئەسکەندەری توێژەر و شرۆفەکاری سیاسی لە سوێدەوە گفتوگۆ دەکەم. کاک ئەحمەد دوێرای سڵاوم، سەرەتا دەمێ بزانم راپۆرتە نوێەکەی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی چی دەڵێت کە بە دڵی ئێرانیە و سەرکۆنەی دەکا؟ سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز. هەفتەی ڕابردوو یا سەرەتایان هەفتە بوو کە ڕافایل گرۆسی سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی نێونەتەوەیی ڕایگەیان کە ئێمە لەگەڵ ئێران بە بنبەست گەیشتوین و ئەمە دەری خست کە راپۆرتێک بەدەستەوەیە کە ئاشکرای بکە بزانێ بۆ بە بنبەست گەیشتووە. هەروەکو ئێوەش لە راپۆرتەکەی خۆتاندا بڵاوتان کردەوە کێشەکە لە دوو بەشدایە. یەکیان ئەوەیە لە سێ شوێن یا وەک لە ئێرانیش پێی دەڵێن بە هەرو ئینگلیسیەکەی دەڵێن لەسەر سێ سایت پشتێنەرانی ئاژانسی ئەتۆمی شوێنی یۆرانیۆمیان دۆزیوەتەوە و ئەڵێن لەوێ یۆرانیۆم بووە ئێران خۆی لێگوێ لە کات و دەڵێشتیوان نەبووە. ئەوە مشکلەیەکە و ئاژانس بەڵگەی بەدەستەوەیە. دووهەم شتێکە ئێوەش هەر باستان کرد ئەوەیە کە پیتاندنی یۆرانیۆم لە ئێران ئێستا زۆر زیاتر لەو شتەیەکە یعنی 10 کیلۆ زیاتر لەوەیە کە لە کاتی دامەزرانی بەرجامدا کرا. ئەویش بووە بە 43 کیلۆ یۆرانیۆمێکە لە 160 پیتێنراوە و ئەمە 10 کیلۆ زیاتر لەو شتەیە کە ئێڵێنجا دیپلۆماتەکان دەڵێن واژ نییە، دەڵێن ئەمە ڕسمیەکەیەتی، بەڵام هێندە دیپلۆمات دوتویانە بە بڕوای ئێمە 55 کیلۆیە. ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە هەم ئەمریکا هەم وڵاتانی ڕۆژاوایی و تەنانەت رووسیا و چین و طبعا ئیسرائیلیشی نیگەران کردو. باشە کاک ئەحمەد، وەک دەزانی هەر لە پەیوەند بەم بابەتەوە کە باسمان کرد نەفتاڵی بنێت سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە کە ئێران درۆی لەگەڵ جیهان کردووە و لە ئیستاشدا هەر درۆەکە. دەڵێ هەندێک بەڵگەمان لەمڕۆ بەدەست کەوتووە کە ئێران ڕاست ناکە. ئەو بەڵگانە چین کە ئیسرائیل دەستی کەوتووە و یەک دوو ڕۆژ لەمەوە پێشیش با بڵێن بڵاوی کردوێتەوە؟ ئەم بەڵگانە 8 فایلە سەرجەم، 8 فایلە و نزیکەی 100 لاپەڕەیە. هەفتەی ڕابردوو وۆڵ ستریت جورنال راپۆرتێکی بڵاو کردەوە وتی سەرچاوەیەک ئەوەی بە من وتووە ئێستا معلوم بووە سەرچاوەکە ئیسرائیلە. ئەوەی کە سەرۆکوەزیری ئیسرائیل دەیڵێ وتیان لە گوگل درایڤیش دایان ناوە ئەم بەڵگانە بەشێکن لەو بەڵگە ئێجگار زۆرەی کە ساڵی 2018 بە لۆری ئێران لە لای تارانەوە هێنایە دەرەوە و بڵاویشی کردەوە تەبعاً بەشێکیان لەوێ نووسراوە کە ساڵی 20 ساڵ لەمەوە بەر ساڵی 2002-2001 وەختێکە نوێنەرانی ئاژانس دەچوون بۆ ئێران بۆ ئەوە ڕداوای راپۆرت بکەن، راپۆرتی ڕێکوپێک ئەدرا دەستیان. ئەم فایلە دەری دەخا کە ئەڵێ ئەو ساڵە لە ناو خودی ئاژانسەوە کەسانێ جاسوسیان کردووە بۆ ئێران پرسیارە گرنگەکانی ناو ئاژانسیان پێش ئەوەی نوێنەران چن بۆ تاران گەیاندویانەتە دەست ئێرانیەکان گومانەکرێت کە لەلایەن رووسیا و چینەوە بوو بێ و ئەوانیش بەپێی ئەوە ئامادەکاری زۆریان کردووە و جوابی وایان داتەوە کە ئاژانسیان ڕازی کردووە. ئەمە بە معنای فریودانی ئاژانسە. ئێستا ئیسرائیل و کاراکە لەبەرەوە پێش بگرێ بە بەرەو پێشوونی زیاتری ئێران. کاک ئەحمەد، بڕیارە هەفتەی داهاتوو دەستەی بەڕێوەبەرانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی کە لە 35 ئەندام پێکاتون کۆ ببنەوە سەبارەت بە پرسی ئێران. بەڕای ئێوە ئەگەر پێشکەوتنێک لەو ڕوانێتە ئاراوە کاریگەری بۆ سەر ڕێکەوتنە ناوکێکە و هەروەها استراتیژی داهاتوی ئەمریکا بەرامبەر بە وڵاتە چۆن دەبێت؟ ئێران لە بارودۆخێکی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی ئێجگار زۆر خراپدایە. ئەو بینایی کە لە ئابادان ڕووخا و ئەو هەڵوێستە کە دەسەڵاتداران لەوێگرتیان بەشێکی بچووکە لەوە کە نیشانەدا
بەڕاستی حکوومەت دەسەڵاتداران ناتوان وڵاتەکە بەڕێوە ببن. ئێستا هەفتەی ئایندا ڕۆژی 6 ئەم مانگە ئەوی کە بە ئینگلیسی پێی دەڵێن بۆرد ئۆف گاڤەرنەرز شورای حکامی پێڵێن ئەوان کۆبوونەوەیان هەیە. لەم کۆبوونەوەیە لەوانەیە ئەم کۆبوونەوە بکەونە ڕەخنەگرتن لە ئێران و ئەگەر ئەم ڕەخنەگرتنە وای لێبێکە ئێران ناچارکەن بە جوابدانەوە لەسەر ئەو شتانەی کە لەسەرەوە باسمان کرد هەم پیتاندنی ئۆرانیومی ئێجگار زۆر بە 160 و هەم ئەو سایتانەی کە یۆرانیومیان تیا دۆزیوەتەوە ئێران ئینکاری دەکا لەوانەیە دۆستیەکەی ئێران بگەڕێنەوە بۆ نەتەوە یەکگرتوەکان. ئەگەر بیگەڕێنەوە بۆ نەتەوە یەکگرتوەکان مێکانیسمێکەیە کە پێی دەڵێن تریگەر مێکانیزمی پەلەپیتکە لەوانەیە مێکانیزمی پەلەپیتکە بکەوێتە کار. معنای چییە؟ معنای ئەوەیە لەوانەیە ئەگەر ئەو 35 وڵاتە ڕێککەون ئەتوانن ئەو گەماروانە کە پێش بەرجام پێش ئەم ڕێککەوتنە ئەتۆمیە لەگەڵ ئێران بوو دیسان بگەڕێتەوە و ئەمە گوشارێکی ئێجگار زۆرە بێ لەسەر ئێران واتە لەلایەن شۆرای ئەمنیەتەوە. بەڵێ لەلایەن شۆرای ئەمنیەتەوە ئەتوانێت ئەم شتانە بگەڕێتەوە کەەوە بێتە زربەیەکی ئێجگار قرس لەسەر ئێران. باشە سوپاسم بۆ ئامادەبوونتان ئەحمەد ئەسکەندەری توێژەر و شرۆفەکاری سیاسیمان لە سوێدەوە لەگەڵدا بوو. زۆر سپاس بۆەوەش. چاوی واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. gelekî jinên Efxaniyên ku karên xweşdestan piştî ku Talîbanê desthilata wî welatî bi dest xwe xist niha hewl didin li mal kar bikin û piştgiriya malbatên xwe bikin. Şabata Celal yekê ji wan jinan e ku karê wê pêwîstî bi şiyanên taybet heye. تاکە ڕێگایە کە شەتابا جەلال دەتوانێت یارمەتی بژێوی خێزانەکەی بدات بەڕێوەبردنی کارێکە لە ماڵەکەی خۆیدا. بەهۆی تاڵیبانەوە ئێمە لە ماڵەوە دەمێنینەوە ئێمە ناتوانین لە دەرەوە کار بکەین تەنانەت ڕێگەمان پێنادەن بە سەر شەقامەکاندا بڕۆین ئەگەر ئەندامێکی پیاوی خێزانمان لەگەڵدا نەبێت. بەو پێیەی ناچارم لە ماڵەوە بمێنمەوە بیرم کردەوە با لەگەڵ هاوسەرەکەمدا کێڵگەیەکی کرمی ئاورێشم لە ماڵەکەمدا دروست بکەین. ئێمە کرمی ئاورێشممان کڕیوە و ئیستا بەخوێوی دەکەین. ئەو لە پارێزگای هەرات لە ڕۆژئاوای ئەفغانستان دەژی. ئەو کرمە ئاوریشمیانی کە ئەو هاوسەرەکەی لە ماڵەکەیاندا بەخێوی دەکەن ئاوریشم بەرهەم دەهێن و ئەوانیش لە بازاری ناوچەکەدا دەیفرۆشن. بەڵام ئەو پارەی کە بەدەستی دەهێنن زۆر کەمترە لەو 300 دلاری کە مانگانە شەتبە لە کارەکەیدا بەدەستی دەهێنا پێش دەست بە سەراگرتنی تاڵیبان. ئەو دەڵێت بازرگانی کرمی ئاوریشم ساڵانە کەمتر لە 800 دلار داهات دروست دەکات. بەڵام لایانی کەم ڕێگەیەکی هەیە بۆ دابینکردنی بژێوی ژیانی. ئافرەتێک کە هیچ ئەندامێکی پیاو لە خێزانەکەیدا نیە یان ژنێکی تەنها چۆن دەتوانێت بژیت؟ مامۆستایان لە قوتابخانەکان یان لە خزمەتی گشتیدا کاریان دەکرد. ئێستا هیچ ئیشێکیان نییە. شەتابا تەمەنی 27 ساڵە و زانکۆی تەواو کردو و دایکی منداڵانە و پێش ئەوەی تاڵیبان بگەڕێتەوە سەردەسەڵات لە ئەفغانستان کاری بۆ ڕێکخراوە ناحکوومیەکان دەکرد. شەتابا هیوادارە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەردەوام بێت لە فشارخستنە سەر تاڵیبان بۆ هەڵگرتنی کۆت و بەندەکانی سەرژنان و کردنەوەی قوتابخانە ناوەندیەکان بەڕووی کچاندا. من وەکو خۆم ئاواتە خوازم وەکو چۆن لە ڕابردوودا ئازادی خۆمم هەبوو ئەو ئازادیە دووبارە بەدەست بهێنمەوە و بەردەوام بم لە چالاکیەکانم. ئەگەر بزوتنەوەی تاڵیبان ڕەتی بکاتەوە ئەو کۆت و بەندانی خستوێتە سەر پەروەردەی کچان و ئازادی ژنان بۆ کارکردن و هاتوچۆی ئازادانە هەڵبگرێت شەتابا دەڵێت زۆرێک لە ژنانی ئەفغانستان ناچار دەبن ئەو وڵاتە بەجێبێڵن. ژنێکە کۆچبەر ji ئێرانê بۆ جارە یەکەم لە هەولێرە پایتەختا هەرێمە کوردستانی کۆمپانیەکە کرین و فرۆتنا خانیان vedike û derfeta kar ji bo hejmarek jin peyda dike. Pemnêrê me li Hewlêrê zaniyarîn bêhtir hene.
بینرن هجا دیاره پرسکریک که تکنیکی رویدا هولدا کو راپورت که پامنیری ما لهولیری کو بحثا جنک کوچبر یا ایران دیگر پیشکش بکن دیاره او پرسکریک نهاج مرا دیجن کنترلی پرسکریک چهار سر بویه فرما اموی راپورتی به هفرا ببینن. ژنێکی کۆچبەرە لە هەولێر کۆمپانیەیەکی تایبەت بەکڕین و فرۆشتنی خان و زەوی کردوتەوە و وەک ئاشکرای دەکەن کە ئەم ژنە کۆچبەرە ئەزمموی 6 ساڵی هەیە لە بواری عقاراتدا. بینیم کە لە کوردستان بەس پیاوان ئیش دەکەن لەسەر کاری عقارات و ئەم شتەکان. باریارماندا کە ئەم ئیشە بەس تایبەت بۆ خانمان بکەین. کە خۆتان ئەتوانن ببینن چونکە ئێمە یەکەم کەس لە کوردستان و عێراق بووین کە ئەم ئیشە دەستمان پێ کرد بەس تایبەت بە خانمان. بەس مادلینگ و نازانم ئەو شتەکان نییە تایبەت بە خانمان. خانمان ئەتوانان بیزنس بکەن چەند کەس لەگەڵمان ئیش دەکەن هەر بە ئۆنلاین ئیش دەکەن هەروەها لە ئۆفیس. مینا دەرفەتی کاری بۆ ژمارێکی زۆر لە کچان و ژنان ڕەخساندووە و بە گروپ سەرقاڵی کاری عقاراتن. بەشێک لەو کچ و ژنانە هەر لە نێو ئۆفیس کار دەکەن و بەشێکی تریش لە ڕێگەی ئۆنلاینەوە کارەکانیان ڕادەپەڕێنن و دەیانەوێت کچ و ژنی زیاتریش وەربگرن و کارەکانیان فراوانتر بکەن. داوای من لە خانمان ئەوەیە کە خۆیان بەتوانەتر بکەن یعنی نازانم زۆربەی کۆن بەڵام عەرەبەکان کوردی نازانن کوردەکان عەرەبی نازانن ئەوە کێشەی گەورەیە بۆ ئێمە بە تایبەت لە ئیشی عقارات زۆر سیڤیمان هەیە ئەتوانم پیشانتان بدەم کە ئێمە هەلی کارمان هەیە هەر کەس ئەتوانێت زۆر باش تەعامل بکات لەگەڵ پیاوان لەگەڵ موشتەری ئەگەر زمانی باش ئەزانێ ئێمە لە خزمەتی. ئەم کچ و ژنانە بەردام لە گەڕان و بەدوادە چووندا بوون بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر پرۆژە و کاری نوێی عقارات و کڕیار و فرۆشیارانیش بە یەکتر دەگەێنن و هەر لە نێو کۆمپانیا گرێبەستیان بۆ دەکەن. ام زانبن مشاريعي چنا ام چلو تعامل بزبائن بكن چلو بار بيشتغلن چلو ام شخصيه قويين كان چلو ام مشاريعي اربيل ده هنا چنا كارك يقول لك خوشا جبرجو اف اربيل ده اف اول شركه بيركتي ده هنا بيركات شغلين ندوي مجالي ده فمجالك ينوى وقال لك وعده بەپێی بەدواداچوونەکان زیاتر لە 2000 کۆمپانیا و نووسینگەی تایبەت بە بواری عقارات لە پارێزگای هەولێردا هەن. تاک ژنان لەو بارەدا دەبینڕێن کە کار دەکەن بۆ پێی دەرفەتی زیاتر بۆ پیاوان ڕەخساوە کە لەو بوارەدا کار بکەن. وەلێ مینا توانیویەتی لەنێو ئەو هەموو کۆمپانیا و نووسینگە تایبەتانەی بواری عقاراتدا خۆی کۆمپانیایەکی تایبەت بەو بوارە بکاتەوە و بەردەوامیش لە هەوڵی وەرگرتنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکاندا بێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. داویا کورد کۆنکشن بمینن دناف خێر و خۆشیەدا. هەر شاد و بەختەوەر بن.